بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم، داوام لذاتي باكي پروردگار اما جي رمضان بكاتا باشترين ما كان جيان من بكاتا مانجك قرب من لخوا وجل جلاله نزكترين وباشترين وشاكترين بيت. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە ئەمڕۆیە یەکێ لە کێشە زۆر گەورەکانمان ئەوەیە فتنە بەدوای فتنە ئەبینین. فتنەکان ئەوەندە گەورەن ماندوومان ئەکەن، گەنج و شەبابمان نازانێ ڕێگەی ڕاست لەکوێوەیە و چۆن بدۆزێتەوە. لە جیهانی ئیسلامیە هیچ کاتێک نەبوو وەکو ئێستا شوبهات و شەهەوات شەیاطینی ئینس و جین هەموویان کۆبنەوە لەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە بە ضەرورم زانی لەم سەرەتای ڕەمەضانەوە بابەتێکمان هەیە بە ناوی فقه التحولات، تێگەیشتن لەو حاڵانەی بەسەر ئومەتی ئیسلامیە دێ و چارەسەرەکەشیان، کە بابەتێکی نوێیە لە جیهانی ئیسلامیە ئەمڕۆ دیراسە ئەکرێ، بەڵام لە کتێبی عولەمای قەدیمیە هاتووە بە جۆرێکی تر و بە شکڵێکی تر. بۆیە چەند ڕۆژی یەکەمی مانگی پیرۆزی ڕەمەضان و عەسرەکان لە خزمەت فقی تەحولاتە ئەبین. سەرەتا ئەچینە خزمەت ئەم ئاەتە پیرۆزە کە ئەفەرمێ هل ينظرون إلا أن تأتيهم الملائكة أو يأتي ربك أو يأتي بعض آيات ربك. چاوەڕێی چی ئەکەن؟ چاوەڕێی ئەوەکەن کتوپڕ مەلائیکە بێتە سەریان و گیانیان بکێشێ، یا چاو بن و قێن و بکەنەوە لە قیامەتا بن و لە حوزوری خوایە و خوا بە چاوی سەریان ببینن. ئەو یەئتیە بعض آیات ربک، یا چاوەڕێی ئەوە ئەکەن هەندێک لە ئاەتەکانی خوا جەل جەلاله بێتە خوارەوە بە سەریان، واتە هەندێک لە علاماتی ساعە بە چاوی سەریان ببینن. يوم يأتي بعض آيات ربك لا ينفع نفسا إيمانها لم تكن آمنت من قبل. هەندێک لە ئاەتەکانی خوا کەیەنە پێشەوە بۆ ئینسانەکان کە ئەیبینن لە علاماتی قیامەت وهان لێکە ئەگەر پێشتر ئیمانیان نەهێنابێ ئیتر لەو کاتەیە ناتوانن ئیمان بهێنن. ئەو کەسەبەت فی ئیمانیها خەیڕا، یان نەک ئەوە ئەگەر هاتبێ ئیمانیشیان هێنابێ بەڵام ئیمانەکەیان نەوە بێتە باعیسی ئەوەی کە بەرەو خەیر و چاکیان بێنێت و شتێکی زۆر کۆکەنەوە لە عەبدایەتی و تاعەت سوودێک وەرناگرن لەو ڕۆژەیە. قل انتظروا إنا منتظرون. دەی ئێوە چاوەڕێکن ئێمەش چاوەڕێ ئەکەین. ئاەتە پیرۆزەکە ئەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئاوایان پێ بڵێ لە خزمەت ئەم ئاەتا کە ئەوەستی هەستەکەی لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەم ئاەتە پیرۆزانەی قورئان هەموویان تەرکیز لەسەر چی ئەکەن؟ لەسەرەوە ئەکەن فتنە ڕوو ئەکاتە ئەم ئومەتە. ئەم ئومەتە چاوەڕێی چی ئەکا؟ ڕۆژ بە ڕۆژ فتنە گەورەتر و قورستر ڕووی تێک. هەمومان حەدیثی جبریلمان عليه السلام بیستووە کە عومەری کوڕی خەتاب بۆمان ڕیوایەتەکە کە جبرائیل عليه السلام یەکێک لە ڕۆژەکان یەتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە یەتە خزمەتی پرسیاری لێ ئەکا لەسەر ئیسلام، لەسەر ئیمان، لەسەر ئیحسان. خۆشەویست جواب ئەداتەوە. ئیسلام بریتێ لەمە، ئیمان بریتێ لەمە، ئیحسان بریتێ لەمە. سێشت لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم باسەکە بۆتە سێ عیلم لە علومی شەرعیە. یەکەمیان ئیسلام هەموو فقهی ئیسلامی بە دەوری ئیسلامە ئەسوڕێتەوە. نوێژەکەت چۆن بکەی، ڕۆژەکەت چۆن بگری، زەکاتەکەت چۆن دەرئەکەی، حەجی ماڵی خوا چۆن ئەکەی، بەیع و معاملاتت چۆنە، هەموو حیاتی تۆ لە فقهی ئیسلامی لە شەریعەتی ئیسلامیە باس کراوە. ئەوە بەشی یەکەمی فەرموودەکەیە. بەشی دووەمی فەرموودەکە باسی ئیمانە، هەموو عەقیدەی ئیسلامی تیا کۆبووەتەوە. هەموو عەقیدەی ئیسلامی لەو بەشا کۆبووەتەوە کە ئیمانە بە خوا جەل جەلاله، بە مەلائیکەت، بە کتوب، بە ڕسول، بە ڕۆژی دوایی، بە قەضا و قەدەر. هەموو ئەمە عەقیدەی ئیسلامیە. سێهەمینیشان کە ئیحسانە بریتێ لە کتوبی تەسەووف و تەزکیە و تەربیە، هەر هەمویان باسی ئیحسانەکەن.
واتە سێ وشە کە پرسیاری لێ کردووە جیبریل بۆتە سێ دەستور، سێ جۆر با بڵێن لە علمی سربەخۆ. علمی چوارەممان هەیە کە لە حەدیثەکە باس کراوە کەمترین ڕێژە باسەکرێ، کە ئەویش ئەوەیە پێغەمبەر جبرائیل عەلەیهی سەلام پرسیارەکە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پرسیاری ساعەی لێ ئەکە، مەتە الساعە، کەی ڕۆژی قیامەتیە؟ لێرە جواب بداتەوە جبرائیل ما المسؤول عنها بأعلم من السائل، ئەو کەسێک کە پرسیار ئەکات لەو کەسێک کە پرسیاری لێ ئەکرێ هیچیان لە هیچیان شارەزاتر نین. سیر کە پرسیار لە هاتنی ڕۆژی دوایی ئەکە، مادام ئەمە نادیارە دووەم شدیەتە پێشەوە وما ئەماراتها، پرسیار لە ئەماراتی ئەکە، علاماتی ڕۆژی قیامەت. لە علاماتی ڕۆژی قیامەتە کە پرسیار ئەکە دوو علامەت تەنها باسەکە. ئەم بەشەی ئەخیر پێوتێ فقه التحولات، چکە دوو شت باسەکە، هەر دوو شتێکە گۆڕانکاریە. یەکەمیان باسەکە ئەفەرمێ ئەن تەلیدە الئەمەت ڕەبەتەها، ئەوەیە جاریەیەک سەیدەکەی خۆی بەوە لەدابێنێ، واتە مناڵێکی بێ مناڵەکە ئەبێتە سەیدی ئەم، ئەبێتە گەورەی ئەم. دووەمیان ئەن تەرە الحوفاة العراة العالة رعاء الشاء يتطاولن في البنيان، خەڵکی فەقیری پێپەتی قوربەسەر ئەبینی هاوێنەی ئەو بەدەویانەی لەناو عەرەبا هەبوون لەو زەمانە يتطاولون في البنيان، ماڵ ئەکەن بەڵام چ ماڵێ بەرز. تەطاول بە دوو معنایە لە زمانی عەرەبیە، بە معنای ئەوەی ماڵی زۆر دروستەکەن، بە معنای ماڵەکانیان بەرز ئەکەن. ئەم فەرمایشتە کە ئەی خوێنیتەوە تەنها دوو علامەت و ئەبینی، بەڵام ئەگەر ورتر چاو بکەیتەوە وەکو عولەما فەرمون کۆمەڵی علامات لەناو ئەم دوانە ئەبینی کە گرنگترینیان ئەوەیە سیستەم تێکەچێ، سیستەمی علمی تێکەچێ، سیستەمی پەروەردەیی تێکەچێ. ئەگەنا چۆن ئەبێ مناڵ بخوڕێ بەسەر دایکە کە لە ڕۆژی قیامەتە، کەوا بۆ سیستەمی پەروەردەیی تێکەچێ، کەوا بۆ عیلم تێکەچێ، گەورە و بچووکی نامێنێ. علماء فرمون أم فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم بالخصوص أم بشي حتى الرجي قيامت برك جار بجار فتنة قورتر أبي خرابتر أبين. تصور كان يسأل كردستاني إيمايا زمانك هبو احترامي بير زو أزور هبو لا دي كان بير برقايك أتو خلق لبري الله سايو بينا سيا نينا سيا بير قصي بكردايا كز لقصي أو قصي ناكر أي أمره سيركي أو جواني وجمال النما سيستمك تيكشو سيستم پروردهيك دايكو باوك أزان چه قدريكي قوريان هبو بو باوك قصيكي بكردايا دوباره كردو أي استا باو كل أبي شل أبي أو أن دوباره أكاتو أي ما مصاو طلبه أي دعاة خلق جار بجار خرابتر يعني أما أقر چند صالق لمو بيش بهاتا زانایکی دینی قسەیەکی بکردایە خەڵک زۆر بە احترامێکی گەورە سەیری قسەکەیان ئەکرد. ئەی ئەمڕۆ گەر قسەیە بکات چی لەسەر قسەکانی ئەو ترێ و چی باسەکرێ و چۆ هەر کەسە لێکدانەوەیەکی ئەبێ. تەسەوورکەن ئەمڕۆ گەورەی و بچووکی سیستەمی پەروەردەیی خەریکە تێک ئەچێ جار بە جاریش ئاڵۆزتر ئەبێ. ئەمە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشارەتی پێ ئەکا ئەن تەلیدە الئەمەت ڕەبەتەها سیستەمی تعلیم و سیستەمی تەربیە تێکەچێ. دقت بدەن ئەمڕۆ هەموو جیهانی ئیسلامی گیرۆدەی چییە؟ سیستەمێکی مادی پەروەردەیی بێ کەڵکی ئەوروپی هەموو وڵاتانی ئیسلامی تەنیوە. ئێمە چی بکەین؟ چۆن لێی دەرباز بین؟ گەنجێکی جوان 22 ساڵ عمری تەواوەکە تا شەهادەیەکی کولیە بەدەستێنێ. بڕواکەن هەموو هەتا کولیە ئەوەی کە ئەیخوێنە بە 2 ساڵ ئەیخوێنێ. هەموو ئەو کاتەی بە فێڕۆ ئەدرێ. سیستەمی پەروەردەیی و علمی تێک چووە بەسەر یەک. ئەن تەلیدە الئەمەت ڕەبەتەها جار بەجاریش لێکدانەوە بۆ ئەم فەرمودەیە زیاتر ئەکرێ. ئەگەر عمر باقی بێ 50 ساڵی تر کەسێکمان بمێنێ ئەبینێ جیهانێکی زۆر جیاواز لەم جیهانەی ئەمڕۆش ئەبینێ. هێشتا شکر ئەکا بەمەی کە ئەلەم ڕۆیە بینیوێتی. دووهەمین دانە ئەن تەرە الحوفاة العراة العالة سیستەمی اقتصادی جیهان تێکەچێ بەسەر یەک. کەسە داماوە دەشتێکیە پێپەتیە فەقیرە هەژارەکە ئەنواع بینا بەرز ئەکاتەوە دروستەکە. واتە سرعتی اقتصاد دروس أبي سرعتی دەوڵەمەندبوون دروس أبي خەڵکەکە لەخۆ هەڵ ئەچێ باڵا ئەبێ. ئێمە لەم فقهی تەحولاتە بێ دراسی ئەمە کەین. ئێمە
یەکێک لە گرفتەکانمان لە کوردستانە علاماتی ساعەمان زۆر بۆ باس کراوە، بەڵام عیلاجی هەموو قۆناغێک لە قۆناغەکان باز نەکراوە. با بچینە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. اینجا لەوە حاڵیمان ئەبێ کە ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو هەموو ڕەحمەت و سۆزەوە بەرامبەر بەم ئومەتە ئەم ئومەتەی بەجێهێشتەوە بێ ڕێنمایی ئەو هەموو فتنەیە ڕووی بکە ئەویش لێمان گەڕێ. عبدالله کوڕی عەمر بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ لە سەفەرێکە لە خزمەت پێغەمبەرا بوون صلی الله عليه وسلم فنزلنا منزلا فمنا من يصلح خباءه. هەندێکمان هەڵێ کە لاماندا لە سەفەرەکە خەریکی خێمە چاکردن و خێمەکانمان چاگە کرد. ومنا من ينتظل بڕێکیشمان خەریکی ڕەمبازی ئەبوون، خۆمان ئامادە ئەکرد بۆی ئەگەر چوێ ناو جیهادەوە لاشەمان نەرم و بێ حازر بین. ومنا من هو في جشره، هەندێکیشمان خەریکی ئاژەڵەکانیان بۆ ئاژەڵەکانیان تەرتیبە کرد و خوارد نەشتێکیان ئەدانێ. ئەفەرمێن لە پڕ گوێمان لێبوو إذ نادى منادي رسول الله صلى الله عليه وسلم، گوێمان لێبوو ئەو کەسەی کە بانگی بۆ پێغەمبەر ئەدا صلى الله عليه وسلم هاواری ئەکرد الصلاة جامعة الصلاة جامعة. ئەوە بە الصلاة جامعة خوێنێتەوە الصلاة جامعة خوێنرێتەوە. ئەفەرمێ هەمومان کۆبوونەوە بە دەوری پێغەمبەرەوە صلى الله عليه وآله وسلم. خۆشەویست ڕووی تێکردین و فەرمووی إنه لم يكن نبي قبلي، هیچ پێغەمبەرێک نەبووە لە پێش منەوە إلا كان حقا عليه أن يدل أمته على خير. هیچ پێغەمبەرێک نەبووە واجب وە لەسەری ئومەتەکەی خۆی ئاگادار کاتەوە لەسەر خەیر ما يعلمه لهم، هەرچی زانی بێتی خوا ئرشادی کردبێ لە خەیر بە ئومەتەکەی وتووە. وينذرهم شر ما يعلمه لهم، و ئاگاداریان بکاتەوە بیان ترسێنە لە هەرچی شتێک کە ئەو بزانێ شەڕ و تووشیان ئەبێ. وإن أمتكم هذه جعل عافيتها في أولها. أم أمتي إيوة يعني أمتي بيغمر صلى الله عليه وسلم أويك لفتنة بدورة تنها جيلي كم عافية الدوري لفتنة أو جيلا لخزمتي بيغمر صلى الله عليه وسلم. حتى علماء فرمون لزمن أصحابي شاف فتنة دسي بيك شكل أمارات الساعة باسا كان يكمن فتنة روي كرت أم أمته وفاتي بيغمر صلى الله عليه وسلم لدواي مردني أو فتنة كان دسي بيك دي قد بدن لزمن إمامي أبو بكر رضا ورحمة خوالي به مسألة ردوا هل بابلن هل قرانا ولا أيني بيروزي إسلام وجنگ كردن لقال أمتي بيغمر صلى الله عليه وسلم هر خوا خوي أم أمتي باراس أجنا فتنة كونا جورو. لدواي لزمن إمام عمر فتنة جيشت أوي إمام عمر شهيد كره كأفرمي لخوك لخزمة بيغمر صلى الله عليه وسلم تعبيري وهاب وكذا كعمر بابي فتنة أجر شكا لدواء ويتم درجاي فتنة أكرته وسر أمته بويا برسياري كر فرمي شكايا كرايا كان شكا فرمي ديتر بحياتي شاق نابته وفتنة جار بجار جورة رب. لزمان إمام عثمان شهيدي إمام عثمان شهيدي إمام علي وبيركنا وهل خلفاء الراشدين إن جادوات الفتنة كان كفتنة مرجئة فتنة خوارج فتنة شيعة أمانة هموي لدواء ودسي بيكردوا فتنة اعتزال همو لدواء وانا فتنة جورة جورانا الروي كروتا أمة جار بجال لروي فكرية لروي جستية همو فتنة دس بيك عافيتي أم أمته هذه أم أمته لأولك ياتي كتوشي فتنة ناب. وسيصيب آخرها بلاء وأمور تنكرونها. أخوة آخري أم أمته توشي بلاء وفتنيك وها أبي توشي شتانك أبي تنكرونها أي أصحاب أجر أي وبيبين أرنشتي ولا ديني أما هرنية. وتجيء الفتنة فيرقق بعضها بعضا. أخوة فتنة بدوها فتنايات همو فتنيك دوم فتنية كم تركاته يرقق بعضها بعضا يعني فتنة دوم أو ندق وريه عليه خوز جنب فتنية كم لكردواري خمانا هاي على صال بصال خوز جنب بار تصور كفتنة يد أمن دقورة فتنة دواي أو أن دقورة ترى لو كأنما فتنة كم حرزوزر بتشوكا صال بصال وجار بجار فتنة كان أبن أفرمي وتجيء الفتنة فيقول مؤمن مهلكتي ثم تنكشف وتجيء الفتنة فيقول المؤمن هذه فتنة يد أمن دقرسة كسيك إيمان دار لو رجاك إيماني خوي باراس والله أبا ما ينأفوتهم طواو
لدواي أما فتنة كي جورة تردي على بخوا أمان خطر بمان الأفوت متيأت دي خوشويست أفرمي فمن أحب أن يزحزح عن النار ويدخل الجنة فلتأته منيته وهو يؤمن بالله واليوم الآخر أفرمي دي أجر كسيك لم زمني فتنة هبو لأو دوروا وستي لأجر رزقاري بي وستي بشيتا ناو بهشتوا وستي مردني بي لكاتي مردنا إيمان دار بي بعدوشت أجايلي بي إيمان بروج بخواجة لجاو بروجي دواي أم دوانا لخويا شركاتو وتدور ركني عقيدة زور بهسكا لخويا كإيمان بخوا بروجي دواي بابتي عقيدة زور قرنجة خويندني دراسة كردني تطبيقاتي بعمل كردني طبعا يكي لك يشكاني أمل لكردستان عقيدة زور خين بس بعملي ناكن ناتوين بكردوا رنگ باتوا تيامانا نا خويندني كردوا رنگ دانا ولا تويا هزار كتابي عقيدة خوينده به حاجيكي بيرش هيتشي نخوينده به او هزك بالي بيواني بون نيجي باني بيتا مزگو تو هزك بالي بيواني او عقيدة دا مزراو ترلتو شكو عقيدة خويندنية او هزي لتو يدروس بي او قوتيك لتو يدروس ابي ادبا برو خير برو صلاح برو شاكا برو عبدايتي برو خواناسي بويا قرنجي عقيدة لعملك ياتي بويا خواهي قورا او انده تركيز لمسألة إيمان وعمل صالح أكاته بو أو ربط بقوته وكاركي أو أبي عقيدة بروبومي هبه بروبومي نبو وكو داريكي ببرو هاي أفرمي وليأتي إلى الناس الذي يحب أن يؤتى إليه صفتي دوم لو رجات شبكا يكما هو عقيدة دامزرين علاج أداة دوم لفقه تحولات علاج كسية هرچيش تيكد بو خود بي خوشة بو خلق بيت خوش أم بشا زور قرنگ أمر من الجهان الإسلامية أوي كنمان بين لبين يكترى براياتي بلاي زورة بلاي يقلب لكاني أو شتيك بو خم بيم خوش أبو براكم بيم خوش أو شتيك حزقك بو خود بي أبي حسكي بو خلقيش بروا وتحسدد نبي وتدلت صاف بي دلت باق بي آرام بيت خوش ويستي بخشكي لقل مسلمانانا لقل إيمان دارانا أما زور قرنجا وتدو صفتي بو إما باسكر عقيديكي دا مزراو لقال محبتيكي قورة أبا ما تورز قارد أبي أبا ما نجاتد أبي أبا ما دورك يتولى فتنة كان آخر زمان بويا لفقه تحولات أو صفتانيك لفرمايشتكاني بيغمبرا صلى الله عليه وسلم باسكراون بو همو قوناغي لقوناغ كان كومالشت هي أما نقشتين كعرسانكم دواي قوناغ بقوناغ باسي أكين قناغي وهاما بدر سبيه قناغي روي بضيع هركز لدينا بخوي قصة كيما تشبكين لو كاتب قناغ ما بدر سبيه جن بأصحاب دري ايما تشبكين بيغمر صلى الله عليه وسلم هامو بيان كرد ويا كيك لم فرمايشتا دوشتي بو ايما بيان كرد يكم دانيان عقيديكي ساغ دوميان محبته خوشويستي لبين مسلمانان دور امر سيل الساحي هريمي كردستان بزانا لم دوشتا خلل من هيان ابزانا خوشويستي من بو يكتر كاميه أهلي مزقوت وأهلي خير وأهلي خواناسي وجروب وأفكار إسلامي لكواي محبتها لقال يكترا شون ما مالا لقال يكترا أكا بتش روحك بتش زمانك بتش ضلك بتش دعائك لقال يكترا أجي ديور سيري أو حسادتك لبين أمتي إسلامية لبين ملاكانا لبين الشيخ كان لبين تحزب إسلامي لبين أفكار كان لبين هموانا بزانا مخريكي تشين أما أفرمي أجر أتوي لا أجر رزقارد ببشي تناو بهشته وأجر لي عقيدة شاكة محبة بلاو كروا سهم خالش ما مباسكا أفرمي أجر لي أجر الزمن زمني بيعتبو أجر إمام هبو بيعتت بيدابو أفرمي ومن بايع إماما فأعطاه صفقة يده وثمرة قلبه أجر إمام هبو تو بيعته بيدابو دسي خوت خصوة ناو دسي ثمري ضلي خوت بي عطاكر فليطعه إن استطاع حتى أتواني إطاع إمامك خوتك فإن جاء آخر ينازعه فاضربوا عنق الآخر أقريك يكتر هاد منازعي إمامك يكرت دواميان بكجن أماش خوي بو خوي بابك زور واسع وقوري كاتك بيعت أديب إمامك وتصور ما كان عالمي إسلامي هروكو أمروش برزو بيسر برشي كاربي
ئەمڕۆ طبعاً کافر زۆر بە باشی زانوێتی هێزی ئێمە لە یەکگرتنەوەیە بۆی هاتووە خەلیفەی نەهێشتووە ئیمامی نەهێشتووە کەس بەدەستمانەوە نەماوە هەمووی شپرست تاقم ئیشەکەین ڕۆژێک لە ڕۆژان ئومەت هەڵەسێتەوە بەیعەت ئەدرێ بە ئیمام بەیعەت درا بە ئیمامێک ئیتر تەواو کەس بۆی نییە مخالەفەی ئەم ئیمامە بکە هەمووی تەسلیمە بێ پێی ئەگەر کەسێکی تر هات منازعەی کرد یعنی یەت منازعەی ئەکات کەسێکی تر هەڵەسی ئەڵێ من باشتر لەو يعني تصور كان هل زماني أصحابه وأم حالتها أفرمي أجر كسي دوهم هاد منازعية كم يكر دوهم بكوجن وتتأيدي كم كان بشجيري كان حتى وكو كشتن وجنجيش برو بوي هيبتي أمتي إسلامي وحدتي أمتي إسلامي بارزرا شو أجر إمامنا ما وحدتنا من لزماني تتارو مغولة وحتى أمره وكو إمام ما وردي باسي أكاهر بين عالمي إسلامي توشي أم حالته بوه توجبو لەوەی کە ئیمامی نەمێنە خەلیفەی نەمێنە گەورەی نەمێنە بێ سەرپەرشتی کار بێ بۆی عەزیزان ئێمە لە بەردەم فیتنەی زۆر گەورەین ڕۆژ بە ڕۆژی فیتنەکان گەورەتر ئەبن زەحمەتی بۆ ئێمە زیاتر ئەبێ زۆر ئاگامان لێبێ عەقیدەی خۆمان تون دەست پێوە بگرین پاڵنەرەکانی عەقیدەمان ئاگا لێبێ ئیحسانمان ئاگا لێبێ زۆر ئاگامان لێبێ کە فتنە لە دوای فتنە ئەوەندە گەورەتر ئەبێ ئەوەی پێشوو هێواش ئەکاتەوە بەلامانەوە ئاگامان لێبێ محەبەت پەخشکردن لە بینی ئیماندارانە باشترین صیفەتێکە لە ئێمە و ئیستعدادمان هەبێ بۆ ڕۆژی هەستانەوە ئەم فەرمایشتە حوسەی ئەخیری وامان پێ ئەڵێ مادام فەرموویەتی بەیعەتتان دا و ئیمامێک دێ حتمەن ئیمام دێتەوە و بەیعەتیش ئەدرێتەوە ئومەت هەڵ ئەسێتەوە ئەبێ ئیستعدادێکی ڕۆحید بۆ ئەو ڕۆژە هەبێ دەیتوی ئیماندار لەناو ئەم زەمەنی فتنەیە ئەبێ بزانی مەرحەلەکەت لەکوێیە لە چ شوێنەکە لە چ قۆناغەکە چ کارێکەک ئەوە گەورەترین کارێکە لە ئەمڕۆیە کە ئێمە دەستی بۆ بەرین و دەمی بۆ بەرین ئەپاڕینەوە لە ڕەب العالەمین ئەڵێن خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گیان لە فتنەکان بمان پارێزە یا ڕەب العالەمین خوای ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە زەحمەتێکی زۆر گەورەیە یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ڕەب العالەمین بەخوا پەروەردگارە فتنەکان هەموو دەورەیان داوین نەفسی خۆمان هاوارەکە و ئەشنێ بۆ گوناه شەیاطین و ئینس و جین لەسەرمان کۆبوونەتەوە کافری هەموو جیهان لەسەرمان کۆبوونەتەوە ناهێڵن ئومەت نەفەسێ بدا بەخوا پەروەردگارە ڕێگە چارەیەکمان نییە هانا نەبێ بۆ تۆ هانا بۆ لای تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی ڕەحمەت بەسەر ئەم ئومەتا ببارێنە پەروەردگارە ئێمە سوپاسی گەورەی و جەلالی تۆ ئەکەین ئێمەت خستەوە مانگی ڕەمەضان تو گەورەی خۆت یا ئیلاهی بە کۆڵی تاوانەوە هاتوێتەنەوە ئەم مانگە دەستی ڕەش و زمانی ڕەش و دڵی ڕەش و کۆڵی تاوان بە کۆڵمانەوە هانامان هێناوە بۆ لای تۆ لێمان خۆش بە یا ڕەب العالەمین ئیلاهی ئێمە قەدەرمان وها بۆ لە ئاخری ئەم ئومەتین هانامان هێناوە بۆ لای تۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کەی ئەزانین قەت هیچ شتێکی ئەمانەت لە لای تۆ زایە نابێ یا ئیلاهی و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد کردەوەی ساڵحی خۆمان سپاردەی تۆ کرد هۆ ئەو کەسەی کە سپاردە قەت لە لای تۆ زایە نابێ محەبەتی موسڵمانان ئیخوەتی ئیمانداری یا ئیلاهی هەموومان سپاردەی تۆ کرد ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردمان و کەس نەیزانی عەفومان کە ئیلاهی گوناهێک ئەمان زانی و هەر کردیشمان عەفومان کە گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کە ئیلاهی بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە دەرگاکانی خەیر بەسەرمانە کەرەوە قبوڵمان کە لای خۆت یا ڕەب العالەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لەناو ناڕەحەتێکی زۆر گەورەین ئیلاهی تۆ خۆت بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت لەو ناڕەحەتیانە ڕزگارمان کە تو گەورەی خۆت ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت گوناهانێک کە زانیومانە یا نەمانزانیوە عەفومان کە لە گەوزاوی گوناهین لە نەخۆشی مادی و معنەویمان ببوورە یا ڕەب العالەمین
إلهي بخوا گوناهی زۆرمان هەیە هەرچی ئەکەین و لێی دەرناچین ئەمانەوێ نەجاتمان بێ لێی پێمان ناکرێ تۆ خۆت ڕزگارمان کە یا رب العالمین تۆ خۆت سەرپەرشتیمان کە تۆ خۆت کارەکانمان بۆ دەستەبەر کە إلهي داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت بەزەی بەسەر ئەم ئومەتا ببارێنە بەخوا پەروەردگارە ئەم کوردستانە ئێمە پیاوی زۆر گەورەی تیا هەڵکەوتووە قائیدی زۆر گەورەی تیا هەڵکەوتووە شێخ و ئەهلی وەرعی زۆر تیا هەڵکەوتووە یا ئیلاهی داوات لێ ئەکەین گەورە پیاوانی لێ مەبڕە گەورە قائیدانی لێ مەبڕە إلهي داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان إلهي داوات لێ ئەکەین هیدایەتی گەنجەکانمان بدە ڕەحمەت بەسەر پیرەکانمانە ببارێنە بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە إلهي بەرەکەت بخەرە ناو بازارمانەوە بەرەکەت بخەرە ناو کانیاوەکانمانەوە بەرەکەت بخەرە زەرعاتمانەوە بەرەکەت بخەرە کوشت و کاڵمانەوە بەرەکەت بخەرە ناو ئاژەڵەکانمانەوە إلهي داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بەرەکاتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا إلهي داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە گەورەی خۆت هدایەتی گەنج و لاوەکانمان بدە لە فیتنە بیان پارێزە إلهي داوات لێ ئەکەین وەچە لە دوای وەچە یا إلهي خۆت سەرپەرشتیمان کە إلهي داوات لێ ئەکەین علومی شەرعی لە وڵاتی ئێمە زیاد کە محەبەت لە بینی دڵی موسڵمانانە زیاد کە إلهي داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت عەقیدەمان دامەزراو کە إلهي بمان گێڕە لەو عەبدانەی کە ئیستعدادێکی تاویان هەیە بۆ هەستانەوەی ئومەت یا إلهي داوات لێ ئەکەین بە چاوەکانی سەرمان ببینین هەستانەوەی ئومەت یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي مني شوئ وجبور إخوالي من قبولك